پرسی کورد یەک پرسە لە هەر شوێنێکا بێ و لە ئازارێکی بدە ئازاری هەموو جەستەکەیە بۆیە ئەمە پشتیوانیەک بۆ ڕۆژاوە پشتیوانی بەتایبەتی بۆ ئەو دوو گەڕەکە هەموو جۆرە هاوکارێک ئامادەین و پەیوەندیشمان هەیە لەگەڵیان پەیوەندی ڕاستە خۆشمان هەیە بزانین هاوکاریان چێ بە بیکەین دوو ئەوەی بۆ جێی مەترسیە پرسیارەکە لێر ئەوەیە چونکە ئەم سوپایی ئێسا کە شەرە ڕابردووی هەیە ڕابردوویی خراپی هەیە لەگەڵ دروزەکانە و لەگەڵ عەلێوەکانە ڕابردووی پاکتاویان کردو کۆمەڵکوژیان کردووە مەترسیەکەوەی بەرامبەر بە کوردیش بیکەوە دڵنیاشم ئەیکات بۆیە داوا لە هەموو خەڵک دەکەین و لە ڕێکخراو نێودەوڵەتەکان و بەتایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان پاشان بەڕاستی هەڵوێستی حیزبەکان و حیزب عیلمانیەکان حیزب ئیسلامیەکان لە هەڵوێستێکی زۆر لاستیکانەیە یعنی دەبووە ئێستا کۆبوونێکی فراوانیان بکردایە بە یەک دەنگ بڕاشکاوانە بەقەی دنیایان بگرتایە و هەموو جۆرە پشتیوانێکیان بکردبایە بۆیە ئەبێ لێرەوە کورد وەک یەک لەش وەک یەک پرس حکوومەتی هەرێم خەڵک پشتیوانی بکات.